کە دەڵێن ئێمە زیادە ڕۆینا، بەڵام هەموو بە بەڵگەکان لە پارێزگاری هەولێر، شارەوانی هەولێر، وەزارەتی ئاوەدانکردنەوە هەموو یەک لە دوای یەک دەڵێتن لاریمان نییە لەسەر ئاوەدانکردنەوەی گوندی ڕەشچین مزەفەر. باشە گوتمان زیادە ڕۆی یەکەمان لە چییە؟ بەڵگەکانیشمان خستە ڕوو، بەڵگەکانیشمان هەموو تەواو بوو، سەنەدی تاپۆی 2022مان دا جەنابی دادوەر. جەلسەکەش تاجیل بوو لە بۆ 21/7. داوا دەکەم بەهانای ئەو گوندەی دابێت نزیکەی 1000 ماڵ 1000 کەس لەو گوندەی دەژی، نزیکەی 150 خانیە. دەڵێن ئەمە بە مودەی مانگە خانیەکان بگۆزەوە، خۆمە عارەمانەمان پێ نییە، خانیەکانمان تای پێوەیە لە دووخۆمان ڕایکی. چەند مەسوولێکی مافیانە چاویان بڕیتە گوندەکەمان جێگایەکی استراتیجی هەیە، لەبەر هەندێک هیچ شتێکی دنیا ئێستا پارەکی باش دەکاتن، دەیانەوێ ئاردەکمان بدەنێ لە پشت سێبەردان بەقەدەر گوندەکەمان. ئەو گوندی بابوو با پیرمانە. حەز دەکەم زۆر بە جوانی بڵێم، سەرۆکی حکومەت، سەرۆکی هەرێم، ئێمە گوندەکەمان چۆڵ ناکەین. ئەو گوندی بابوو با پیرمانە، ئەمە نەوەی ئەو گوندەینە. داوا لە جەنابی شت دەکەین غەدرمان لێ نەکرێ. ئەگەر غەدرمان لێ بکرێ ئەمە مەجبور دەبین داوایەکەی دەگۆزینەوە دادگای فیدرالی عێراق. ئەگەر لەوێژ داوایەکەمان نەڕۆیی دەگۆزینەوە دادگای ئەوروپی، دادگای ئەمریکی، بەخۆم لە ئەمریکامە.